تۆ کە دەرکەوتی مەپرسە چی بەسەردێ جان و دڵ حاڵەتی شەبنەم تەماشاکە بە وەختی ڕۆژهەڵات. بینەرانی ئازیزم سلااوتان لەبێت ئێوە بینەری پرۆگرامی کانگای ژیانن من لەیلام ئەمجار هاتووم کە گوندێکی زۆر جوانتان پێ بناسێنم گوندێک کە ئەمڕۆ هاتووین بۆ سەردانی ناوی سونجا ئەگەر بزانن ئێمە چەندانە دێهاتی ترمان هەیە هەر بەو ناوە بەڵام ئەو دێهاتانەی تر سربەسەقز نییە دانەیەکی لەبانەیە سربەسەردەشتا دووسێ جێگاتریش سونجمان هەیە بەڵام سەردانی ئەمڕۆی من بۆ سونجێکە کە سربە سەقزە و لە ڕێگای بۆکانایە ئەم گوندە جوانە کە ئەیبینن نزیک بە 45 ماڵ و زیاتر لە 200 کەس دانیشتووی هەیە وەکو تەواوی گوندەکانی کوردستانی ڕەنگینمان بژێوی ژیانیان لە ڕووی کشت و کاڵ و ئاژەڵداریەوەیە هاوڕێم بن با بڕۆین ناو گوندەکە و دانیشتوانی بناسێنین فەرمووین. باشی شکر بام بمێرە سەر چاوەکانم خانم جیان خوا بە خێرم سەر چاو خۆشبی زۆر سپاس ئەبینم کە مەشکەدا قەی ناکە خەزان لە من هەمزانی کپە کردووە نەوەڵا کپم نەکرد بە یا بمخاڵی دە باشە تازە سەرەکەیم لا بابزانم چییە ئەنەوەڵا خەزان لە بسم الله الرحمن الرحیم ئەوە چەنە کەریشی تێکەوتە ماشەڵڵا ماشەڵڵای لەبێ ئیشەڵڵا خوا ڕستان بە ئەوە چەندێکەش ماسی تێ بکەی وڵا 10 کیلۆیەکی تێکەم 10 کیلۆ ئەی چەنێ ئاو وەڵاوی ژەراوە زیاتری تێکەم 20 کیلۆیەکی تێکەم ئەی ئەشە زوو ئەڵەن ئەشە سەهۆڵی تێ بکەیت تۆ سەهۆڵشتی تێکە یان ئاوی ساردی ناکەم هەر ئاوی ساردی تێکەم باشە ئەو ئاوی ساردی بۆ تێکەن بۆ کەرەکەی بەڵێ بەخاتریەوە کەرەکەی نرم نەبێ و گەرمەژەن نەبێ ناجەمۆ نابووانی جەمەوە نابێ ناشیری نەبێ جەمیش بێتەوە هەر لە ئاوی شێرەشی تێ بکەی هیچ کێشەی ئاوی شێری تێکەم من فێنکی شاوە دەستی بۆ بێ زۆر فێن خۆشە قەت لەو مەشکانەی تر بینیوە بینی مەوەلی نەمژەندووە من زۆر سەختە وەڵا سەخت بوو دایکم و دای گەورم وانیانژەن ئەی ئەمە دۆکەی هین مانگایە یان هین مەڕە وەڵا هین مەڕە بەڵێ ئێوە مانگایە مانگایە ئەرە وەڵی چون ئەڵێن لێرە ئەڵێن لەم سونج پێم وانە بە کەس هەیە کە مەڕی ببێت پێم وایە یەک ماڵ یا دوو ماڵش هەیە نەمەڕیان هەیە وەلی ئەوان نایدۆشن باشە ئەرکی مەڕۆ مانگاکە زۆرترەوانە مەڕەکە زۆر بەڵێرە وەڵا مانگا وانە ناوەڵا ئەی شیروشتەی کامی خۆشترە وەڵی مەڕ بەڵی مەڕ خۆشترا فەرمە بەوە لۆر کوشتە دروستەکەی کەشک لۆر وەڵا بە دروست نابێ بە شیر دروستە بێ مانگاکانە دۆشم ئەهێنم ئەیپاڵێوم ئەیکەم بە دەرمانی تێکەم ئەیکەم بە پەنیرەکەی کوشم دوایەوە ئاوەکەی خەمە سەر گازەکە هەڵی دێنمەوە ئەیکەم بە تورەکەی بێ بە لۆرەک ئەی ئەیانوت ساڵان لە ناو پەنیرەکە مێخەکیان تێکرد تۆ قەت مێخە کوشتە تێنەکرا من خەسوم تێکرد من تی ناکەم ئەو مێخەکە چۆن بوو باشە شیرە بوو یان هەر خودی پودری مێخەکە بوو چی بوو چۆن خوا نازانمەوە خەسمەوانەیە کرد منەوانە نازان تۆ گەنجی لە تەمەنی توانە ناوەڵاوانە لە تەمەنی منانە تی باشە دەست و چاو خۆش بێخوا خوایشەڵا ڕستان من خەزان لە من بەخێر بێن یاخوا سەر چاوە دەی ڕۆشنی کە بە ئەوە تەواوەی تر نایەوێت یان ئەشە دووبارە ڕۆژ مەگەل لەبەر خاتری فیلمەکەیەوە دەنا ڕۆشنی مەکە چون کەرەکەی پێم وا بێ ساڵێکی ژاوەکێڕین بۆ ماسەکەی خاڵی کە سار وایە جوانتریشە بوو بێاوە جەمیکەی دێ باشە ئێستا نابێتتر یەخی نەوەڵام من یەخ تێ ناخەمەرە ئەوەی لەکەم وی خەمە ناو یەخچاڵەوە ئەو دۆیە شێ پێم وا بێ پی بچێتە خەزان لە منەی پاڵێەوە هیوایە هەڵی دێنێت ئەوای کا بە سیرێش من ئێمەشی خۆین ئەیخێنە سەر گازێکەین بە سیرێژ ئەو سیرێژە شەکەین بە کەشک
باشە ئەو چییە کە گیایەکی تێکەن سیرەژە چییە لۆرکە بۆخوام لایەوە ئەوانەی نازانن چیەتی یەکەن جایتیەکە نازانم شتێکە هەر بەم شیرروشتە دروستەکردن نازانم گیایەکی تێکەن وتم با پرسیارێک بکەم بۆخوا من ئەوانە نازانم باشت دەست خۆش بەمەکەین و کەرەکەی یاوەی لەکەین جوانەی گوشن و دانە لە ناو یەخچاڵە خەمە ناو یەخچاڵە باشە نۆشی گیانتان بە خەزان لە من سلامت بێ ئافرەتتان بە ئیشەڵڵا بانن یەخوا بەخێر خۆش بیاخوا سلامت بێ قوربانتان ئەو منداڵە کۆلە چەند جوانە بۆ جلە کوردیانەوە سلام عەلیکم سلام سەرچاوم بەخێرە نێختا سەرچاوم خۆشبی زۆر سپاس تۆ چۆنی سلام سەلام باشی ئەڕە هەڵە ئەرە ئەو جلە کوردیانە کێ بۆی کڕیوی کەڵە چی ئەو لیباسانەی بۆ کڕی بڵە باوکم ناوە چییە بە عەزیەتی نەکەین باشی شکر بەخێر بن سەرچاوم خۆشبی یاخوا سلامت بی چیەکەی لێرە خەریکی چیت وەڵا جاری بە پاتاڵمان هەیە و مێردەکەم چۆداری دەکاو لەشتان ساغوێ خۆت یارمەتی یارمەتی ئەرێ وەڵا کەشاوەرزیمان هەیە تەماتەوەی ڕەماسی و ئێنجە و سەوزی و ئەوانە دەچەقێن باشە خوای شەڵا ڕستان بە ئێرە چەوەندە ڕوشتەشی لەیە نەوەڵایەرە چاوەندەری لێنێ هەر گەنم و ئێنجە و نۆک ئەمە مەزرەیەوە وانە ئەرە وەڵای نییە ئەمە باشە ئیشەڵڵا بەرەکەتدار بێ ئەمە چییە چێنن وەڵا ئەمە گوڵە بە ڕۆژەیە گرکەیە و کامە گوڵە بەرۆژە کامانەیە گوڵە بە ڕۆژەکەمان چەند تاردەکەەوە بۆ ئەوای کێڵە و کوڕەشی نەبێ ئەی چیترە چێنن وەڵا گرکە گرکە ئەوەی دواوە گرکەیە ئەرە وەڵاوی دواوە گرکەیە ئەی ئەمە ئەمە گوڵە بە ڕۆژەیە یعنی ئێستا نەچەند چاندووەوانی ئەرە وڵا تەنومانە چاندوتانە ئەی من چۆن هاتوومەتە قەی ناکە ئەوە قەی ناکە ئەی کێڵینەوە دوایی ئەم تەرێکی کێڵینەوە دوو جاری کێڵ بۆ گوڵە بەڕۆژە هەشێ دوو جار بیکێڵی یان نە هەر یەک جار بیکێڵیتەوە کێڵە وەڵامە دیتە وڵاوشتی پێگەڕاوە لەبەرەوە دوو جاری کێڵی باشە ئەی تووەکەی نایەتە سەر ناقەی ناکە ئەڕوێ بۆ خۆی ڕوێ گوڵە بەڕۆژەشێ چەندێکی پێ بچێ بڕوە وەڵا دەشەوێکی پێشێدا ئەڕوێ دەشەو کەمە من پێم وا بوو دوو سێ مانگی پێ ناوەڵا ئەی چەندێ باڵاکە بە دەشەو وەڵاوە تازە دێتە دەر بەحال لە کاک لە خاک دێتە دەرێ کاکەکە دێتە دەرەوەرە چەندێکی پێچێ ڕشتەکە و ئاینە زلابێ و گوڵەیا و هاوین گوڵەیە ینی ئەوەڵی هاوین وشتە یان نا وەسەتی هاوین ئەرەوەڵا پاییز بە کەڵی هەڵی بڕی ئاینە تووەکەی بخۆی باشە تووەکەی وا هەیە بیفرۆشن یان هەر بۆ خۆتانە هەر بۆ خۆمانم کردەوە وەڵام نە نییە ئەرەوەڵا
توەکەی لەو توانێەوە پڕمەغزە و خۆشە یان وڵا لەو پڕمەغزە خۆشەیە لەو تووەڕەشە خۆشەیە ئارەوەڵا باشە خاڵی یان ئەوە هیچ کێشەیەک نییە گەر ئافەت و شتەی لێنەی ینی ئەیا ئەشەمەش ئافەت و سەم شتەی لێبێ وڵا گوڵە بە ڕۆژەوە ئەوانە هەفاتی نییە ئەمانۆک و گەنم و شتە بێ سەمی لێین و ئەبێ دەرمانی لێین و هەموویە و چۆلەکانە هاتوونە سەریێزانی قەیناکەەوە کرمانەیە خۆن قەیناکە فێوانە و کرمانەیە ئەها کرمیشی لەیە ئەرەوەڵا ئەو کرمە هیچ کێشەیەکی نییە بۆ گوڵە بەرەوەڵا ئەغڵە بیا نۆکە خوانەوە کاخوا و کرمە تەمەڵی پێڵێن شەوانە ئاگەڕێ ئەیخوا ئەی ئەوەی وەسە چییە ئەو گیانەوە سەوز بووە نۆکە نە ئەمە ئەمە ئا ئەوجێ بە خۆی بژار شتە دەراتوە ئەوشکە بێ وڵاقی شتی تێکەنی خۆ فەخە بۆ وڵاخە هەرەوەڵا ئەوانەوە گیای گەورە هەیە ناوی چییە ناوێکی هەیە یان نا وەڵاوە هەمووی پۆڵکە و زریزانە و سوزانم ئالە و هینە بەرزە تەواوی لەو جا بەرزە نازانم چی پێڵە درە لا و ئالەوانە خە بۆ وڵاخە بێ هەرەوەڵا وڵا بۆ پاتانە بیست دێ باشە ئەی ئەوەی سەرەوتت کاڵەکەوانیە هەرەوەڵا کامە وتت ئەو زەمینە کاڵەکە ناوەڵاوە نۆکە و لای خواروەی ئەوەشی گرکەیەوە ئامەجی گوڵە بڕ گرکەیە لەو گرکە کوردیەکان هەرێوەڵا لە زەردە خۆشەکەمە بۆی هەیە هەرەوەڵا لەوەیە باشە تووەکەی من بیست و ماڵە نەشێ ئافەت کوژی لێبێ یا سەمی لێبێ وانە ئێنا نابێ بیچەخێنی شتی وا هەیە ناوەڵا من حەتم لێنا تۆزم کورەتە ئەوە خێرای نامە چەنومە ئەشێ بکەیتە ئاوە چۆنا و چۆنە پتەوە گرکە دروستکەی وەڵاوی بکەیەوە تۆزێ خووسێ و چەند سەعات یا چەند ڕۆژ وڵا شەو ڕۆژێ لاوە بێ باشتەوە یەک شەو ڕۆژ هەرەوەڵا چەندێک گرکە ینی تووەکەی چەندێک بێ بۆ ئاونە کە بەرهەمەکەی زۆر بێ وڵا ڕەنگە 3 کیلۆ 4 کیلۆ ئامە بێ 3 کیلۆ چێنی دەی چەندێکی شەڵا بەرهەمەکەی وڵا بەرامەکەی زۆرە ئیترەوە خەڵک دێن بۆ خۆیانەی خۆن و خۆ بە خێرم کردواز کە دێ خێری ساحبی بخواوە خوا لێ ڕازی بێ ئیشەڵا ئەی ئەمە وەکو تووتفەرەنگی نییە ڕیشەدا کوتێ یان ناڕیشە شتەی نییە بەرەوەڵا ڕیشەیە چۆن هەموو شتێ ڕیشێ ئەزانم ئەڵێ وەکو تووتفەرەنگی ئەها ڕیشە داکتێ دوا بە دوای یەکە یان گرکەشتی وای ناگرکار یەک ساڵی تەواو هەرەوەڵا دەی باشە ئەی ئەیترسەم و ئافەت وانەی نیە ناوەڵا ئەوانەی نییە ئەی خاروشتەشتان هەیە خەیار و چوزان تەماتەوە ئەوانیشمانەوە لەو سەرەوە حاو زەمینای نییەمێ لەو سەرەوە لەوێکەین هەرەوەڵا هەلا وەختی نییە زووە بڵێ و گرکانەکەی بگا ئەلا لە هاوی ناگا وەختی درێنە گەنم پێ بگایترەویش وردە بدە سوورە ینی دوو مانگی هاوین مانگی وەڵی هاوین ئاراڵا دوو مانگ هاوین بڕایترەوی سوورە مانگێکی بێنێ بەخۆ سوورە چەندێکی پێچێ ینی 3 مانگی پێچێ تا کامەڵە بێ بە گرکەیە کامڵ ئاراوەڵا 3 مانگی پێچ دەی باشە خاڵێکیان دەست و چاو خۆش بێخوا زۆر سپاس دەکەم عزیزان هاتینێتە ماڵێک ئەم کابانە خۆشەویستە ئەڵێ گیایەکمان هەیە لە کێوەکانمان وانە کێوە ئەڵێ لە کێوەکانمان گیایەکمان هەیە کە ئێمە ئیسفادەیەکەین و بۆ ئێمە مەسرەفی هەیە جاوتم با لەگەڵ خۆیان قسە بکەین بزانم گیایە چیە سلااو لێبێ خانمجان بەخێر بێخوا زۆر سپاس دەکەم خێر ببینیم بەس خۆتم بۆ کە بزانم چۆنە ئەم گیایە ناوی چییە بۆ بینەرانمان بڵێ کە خاصیەتەکەی چییە ئەم گیانێ ئەترەچایە دەو چیوانە هەیە ئەچین هەڵێکردنی هێنی وشکیەکەین بۆ ناو چایی دسانان بۆ فشار خوێن و قەند و ئەو جۆرەشتانە باشە
چۆنە ئەتوانی دەمی بکەی یان نافقەت کە دەمیەکەین مەسەن ئاوە دەنکیکەوە وشکەکەین خەی ناوچەیەکەوە ئیتی بۆنی بەرای خۆشە بێڵم بۆ شار و چەوریشتە باشە توانی هەمیشە دایمەن ئیسفادی لێ بکەی یان ئەشە فقط ماوەیەک بە یا لە هەفتەکە جارێک یا ئاوا هەفتە یەک دوو جار هەفتی چای ڕەشەکەیەکەیت و دەمیەکەی بەڵێوە تامی خۆشەکە تامی زۆر خۆشە بۆنی بەرامی خۆشە باشە ئێستا ینی ئاوایەوانە ئەمانە چاندووتانە یان ناخۆی خودڕووە خۆی لەو کێوانە ئەمانە ئەڕێت لەو کێوانە کەس ئەڕێ ئێڕنینەوە خەزورەمەوان قەدیمین ئەی خۆن ئەڵەن ئەمانە بۆ جۆرەشتانە باشە بۆ فشار خوێن و قەند و هەموو دەرودەشتەکانتان بەعزە کێوێک هەیەی نە هەموو کێوێنیتی بەعزە کێوێ هەیەی مەسەران ئەی جگەل لەمە چیتر هەیە با من بۆنی کەمزان کە ئاوا سەرجەمی بۆ یەکی هەیە بەڵام ئەگەر تۆڵی ئەتر چایە و ئەتری چایەکە خۆشەکات و خاصیەتیشی هەیە حتمما بە وشک و کراوی بۆکەیت بۆ شکرایە بێ بە شکراوێ بێ بە شکرای بۆنی خۆشتریشە لەوە باشە کەس نەهاتووە بڵێ من ئەمە ئەکڕم یان کەسێک ئەیکرن مشتری هێوەدی مەوەر بخۆما بەش خۆمانیەکەم بۆمان جێبەجێ نابێ بیفرۆشین شتێکەکەم دەچێوەکانە کەسێکت بینیوە غەریبە و شتە بێ هەڵی بکەنێت و بیبات ئاوا زۆر ببن بەڵێ ئەرەوەڵا ئەڵەن بۆ داروخانەی گیاهیشمانەوە ئەوانی کاتون ئیرانێ و بۆچیتانە هەڵێم بۆ داروخانەی گیاهی بەش خۆمانی لێن باقیکەی بۆ داروخانەی گیاهی ئەبێ چون بۆ فشاروشتە خاساڵن بۆ داروخانە بەڵێ بەڵێ جگە لەمە چی ترسان هەیە لەنا کێوەکانتان کە ئاوا دارویی بێ وڵایی زۆر شت هەیە زۆر هەیە یاکانە من نازام ناویێریکەم وەدی زۆر شت هەیە زۆر کەس بە شێوانێ شت هەڵەکەنێت ئەو جلە کوردیە جوانانە کێ بۆتی کڕیوە چۆن بوو کە جلی کوردیت کردووە وەڵا ڕاستیەکەی ئەوە بوو کە من زۆر دەمێکە بوو دڵم بە کاوپانتۆڵ و کەوشی کڕاشەوە بوو ئەوەڵ کە من هەر لە مناڵیەوە کاوپاتۆڵم لەبەرە کرد وەلی چەند ساڵێ بوو کە دڵم بە کەوشی کڵاشەوە بوو کە ئەوە بوو پارەکە کڕیم ئەی ئافرم ئەزانین جلی کوردی هەر جوانە بەڵێرەوەلا بۆ خۆیان شتێکی تایبەتن ئەرێ ڕاستەکەی ئەی تۆ پشتێنی سێگریێشتا زانی ینی جوانەکانی بسن لە تەمەنی تۆ کەمێک بەرزتر بەڵێ ئەویش کە ڕفێقێکم کڕی بووی بەڵام من خۆم زۆر پێم جوان نییە ساقی دەخێنم وەرە ئەقڵ هۆشم لابەرە با لە سایەی بێهۆشی منیش هەستکەم بەخۆشی بە جامێ پڕ لە بادا بێرهۆشم بەبادا زانیومە لەو دنیاە زانیم بەکار منایە مەژێر پڕکە وەزامم دەروون پڕپڕ لە زامم ئەم شەو بە پەیک و پیاڵە مەزنونی من ماڵە شرتە هێندا بنۆشم نەمێنێ بیر و هۆشم بالم گریان و شینە دەرکەم لە مڕکیسینە منیش بەوێنەی عالم گوێنە دەمە دەردووخم بە من چی ئەم دنیاە پڕ لە شەڕ و هەرایە پرا لە پیاوی هەژار کەچی نیە سەرمایەدار باشی کچی جوان باشی شکر سلامت بیاخوا قوربانت منیش بە باشی ئەوە باشم خۆش بیاخوا سلامت بی پێم بڵێ لێرە چییە کەی خوێندکاری نەوەڵا لە کلاسی شەشمەوە دەستم هەڵگرت بەخاترەوەی چونکە تا کلاسی شەشی لێ بووێرە بەداخەوە فەقیرە ئەی ناخۆش نییە دەسە هەڵگرتووە لە خوێندن بەرەوەڵا ناخۆشەوە لێتر چارە نییە کێ لێرە هەیە زۆری دەرس خوێند بێت لە ناو کچەکانە چون کوڕ ئازاترەوانە کوڕ بۆ خۆی توانێت بڕوات بۆ سەقز بێ بۆ بۆکان بێ یا بۆ هەر شوێنێکی تر بێ خابگا بێ بەڵام کچ زریە مەحدودیەتی خاصی خۆی هێوانە ئەرەوەڵا وایە لێرە هەر ئەوەی ڕفێقی خۆمە هیچی نەیخوێند وەلی لەوانەی سەرەوانەی فقط دوو کچ خوێنیانەویش تا کەمێکیان ئەوانش نیان خوێن بازم هاتنەوە بۆ ئێرە ئەچوون بۆ خابگاوە وەڵاهی نازانم لەم خۆم زۆر گەورەترن ئەگەر دەست لە خوێندن هەڵگرتووە بەڵام متالات هەر ببێ خوێندنی کتێب هیچ وەختە فەرامۆش مەکە باشە نەوەڵا هەمیشە داستان کتێبوشا خوێنمەوانێ ئەی قەتت کتێبی کوردی خوێندووەتەوە
کتێبی کوردی نەوەڵا کتێبی کوردیم نەخوێن زۆر کەم بەیخوێنی نۆزانی ئەرەوەڵا یعنی چ فێربوونی زمانەکەمان چ ئەوەی کە کتێبەکە بخوێنینەوە زۆر کەم بووە لە ناو جوانەکان لەوانەیە کە تەمەنی خۆمانن زۆر کەم متالعەی کوردیمان هەیە یعنی بە جوانیش ناتوانین بنووسین وانە ئەرەوەڵا وایە ینی ئایسە لە ناو معلیمەکانتانە لە ناو مامۆستاکانتانە بووە کەسێک بڵێت ئەمڕۆ ئەمەوێت دەرسی کوردیتان پێ بڵێم چۆن بنووسن بە ماڵێنچی بەوە ئەڵێنچی نەبووە نەوەڵا نەبووە هەمیشە فارسی بووە هەمیشە فارسی بووە. ئەرەوەڵا کوردی نەبووە لێرەوە هاتم وتم بزانم خەریکی چیەکەی وڵات چی بکەینەوە کەش هێنێمە بڕێ کەشکمدا نابوو بە هیوان بینێمەوە نەشی گیانتان بەیاخوا پێم بڵە کەشک چۆن دروستەکەی وڵا کەشێک ئەگە شیرەکە دێنینە دەرەوە ئەیکەین بە ماست ئەگە ماستەکە زیایی بوو ئەی کوڵێنین و ئەم جارەکانی شیرەکە ئەگە کوڵانمان کردمان بە ماست هەڵی دێنینەوە دۆکەی ئەیکەین بە مەشکە ئەیکەین بە مەشکە و دۆکەی هەڵدێنینەوە ئەیکەین بە کەش بۆ زمسانان خەڵک داواکە بۆ خۆی دۆ کەشکە خۆن و خەڵک داواکەن ئەی فرۆشین بیان و بۆ خۆمان و باشە ئەی بەوا توانی لۆرکوشتە دروستکەی لۆرکی پێ دروست دەگەینەوە ئەرێوەڵا چۆن بەمە لۆرک دروستەکرێت وەڵا لۆرکەکە ئەیکەین بە پەنیر ئەوەڵ شیرەکەکەین بە پەنیر جا ئەم جارە ئەبێ بە لۆرک ئەگە پەنیرەکەمان کوشی ئەیخینە سەر گازەکە ئەبێ بە لۆرک ئەرەوەڵا دوایەوە لۆرکەکە لە بەی ناگە هەر کەس پێی خۆش بوو لۆرکە خواپی خۆش نەبووەوە هەڵی دێنینەوە ئەیکەین بە دۆ ئاوایکەین بە دۆ کەشک باشە ئەی گیاوشتشی تێەکە نەوەڵا لۆرک گیای تە ناکەن ئێوە چیە تۆراخە چییە وەڵا ئەمە هەر لۆرکەکە ئەگەر لۆرکەکە ماهین کرد ئەیکەینە مەشکەوە ئەوش ئەبێ بە دۆ مەشکەکەتان برقیە یان ئێستا هەمووی مەشکەی برقی هەیەوانە لا هەموو کەسێ مەشکەی برقی هەیە خەڵک ئاسوودەیە بۆ خۆی وەکو ساڵان نییە دابنیشن چوزان مەشکەی داریان بێت و زەحمەتێکی زۆری پێ و بکێشن و شان و قۆڵیان بێت ئێستا برقا هەر کەس هەڵسێ ماستەکە هەوێنەکەوی خاتە ناو مەشکەکەەوە بە برق کارەکە دوو دەقاژێ مەشکەکە باشە فەرقی ئەم کەشکانە لەگەڵەوەوانە خەرخڕەت چییە؟ هیچ فەرقێکی نییە؟ وەڵا بەعزە کەشی لۆرکە ئەوە ناخوری هەڵەن بۆ بەعزە کەشێکیشی دوێە ئەوە باشە ئەوە هیچ سیرێژە ئەخورێ هی دۆ سامە هین چییە؟ هی لۆرکە وەڵا من ناخوری وەڵی گرین کەشکەکە یەگرین و ئەی فرۆشی بۆ کارخانە و شتایتە نازانم واڵن ئێمە هەر دروستەکەی نوۆیین بە چەرچی ئەی فرۆش چەرچی لێ ئێرە کە دێن ئێوە بە کیلۆی لەتانەکڕ ئەرێوەڵا بە کیلۆی لێمانەکڕێ ئەی چی پێ دروستەکەن و کەشکەیەوە خوایەمە فەقەرهی لۆرکەکە هەڵدێنینەوە و ئەیکەینە مەشکەوە ئاوا ئەیکەین بە کەشی لۆرگ ئیتر کەشکەکەی ناخورێمە هیچی لێ ناکەین ئەی چێشتی پێلێنێن چێش توشتە هیچ بە کەشک دروست ناکە بەرێوەڵاو کەشی دوۆیە چێشی بێ دروستەکەین زمسانان کەشی دۆ گرین کە زورە موان پیان خۆشە وەڵا بە کەشی دووەوە بۆ خۆی وەسایل تێکن دروستەکەن ئەرێوەڵا ئاشی چی دروستەکەن لێرە زۆرتر چی باوە ماس ئەرێوەڵا ئەژماس دروستەکەن و باشی پورێکی بە قوربانە بم یەخدا بەخێری سەر چاوانت خێر ببینی ئیشەڵا چاوەدانم لێخدا بەخێری خەریکی چیت بە ڕۆژا چیەکەی بە ڕۆژە خەریکی ماڵوشتم ماڵوشتە تەمیستەکەم غەزاوشتە سازەکەم حیوانوشتیشمانەیە خەریکی حیوانوشتە بم ئەچم بۆ لایەن لەش ساغ بەیەخوا ئێرە هەواری هەیە ئەرە وەڵا هەشێتی بەندەنەی هەیە ئەی کوێ زۆر دوورە وەڵا دووری شەوە لەو بەندەنەی سەرەوەیە لێرۆ چنێکە بێ وەڵا نیو سەعات ڕێیە سعات نیو سەعات ڕێ بۆ پڕای توشتە سەعاتی ڕێیە من ئالێرۆکە هاتم بینیم دوکانێکی جسپا بە ماڵ ئێرە ماڵی ئێوانە لە ماڵی ئێمەیە دوکانشتان هەیە دوکانشمان هەیە سپێرماکێتی خۆمانە
باشی پورێگیان بە قوربانم سڵامەبی شەڵای خوا بە خێر بێن قوربانت خێر ببینی ئینشەڵا تۆ چۆنی کچی جوان باشی قسە بکەڕەوە ناو چییە کانی لەو ناوە خۆشە کێ ناویکانی باوکم باوکت ناوەکە زۆر خۆشە زانی کانیەکی بۆ مەدرسە ناچی هێشتا ئامادەگی ئامادەگی دێ باشە ئافرین خۆشبی زۆر سپاس پورێگیان چیەکەی دەمەوە ئێوارەیە و تۆزێ نیست کە بژێرمشتیام لێ یکەم بە چێشت نەشی گیانتان بەخوا ئەیکەی بەچی یکەم بە چێشتی نیسک نیسکێنە بەڵێ ئەڵە نیسکێنە قاپ و کەوچکەکەی هەروەگەوێنەوەیە کەوچک ئاوێنە هەرەوەڵا نیسک خۆشە هەرەوەڵا زۆریش بە سوودا بەڵێ هەرەوەڵا بەرەوەڵا بە سوودە ئەی مناڵەکانی خۆن بەخڵاپیان خۆشەی خۆن وەختی وایە دوو چێژ لێنێم وەختی وایە تر هەرەوە لێنێم بە زیاد بێ ئەوەش زۆر خۆشە زۆر باشەوانە کوڕی وایڵە پیازڵۆنی تێکەی ناخۆم هی وایەڵێ نابێتیکەی چێکی پیوەزڕۆنیشتی تیانە بێ خۆش نییە تامی نێوانە پیوازی تیانە باخە چۆنە بێ ئێمە عادەتمان کرۆ هەموو چێشتەکانمان پیازڕۆنی تیا دیێرە بێتیکەی ئەی چیتر دروستەکەی وڵایتە بەربانگانە فڕنی دروستەکەین و کاسێر دروستەکەین و چێشتی کە دروستەکەین و گیانتان بێ بەم نیسکە فەخە نیسکێن دروستەکە یان عادەس پڵاویش دروستەکەرەوەڵە عادەس پڵاوی دروستەکەی خەڵکیان تۆ قەدیم هەر خەڵکی ئێرە بووی هەر قەدیم خەڵکی ئێرە ئەولادی ئێرەم لەم دێ بە دنیا هاتوو باشە بۆی بە ئێراڵێن سونج وەڵاهی هەروە هاتووە جایری ئەگەر بڵین سونجووی بووە کەس نەیبیستوە بەڵام دێ سونجووی بووە و لە ئەسەری و هەر عادەتەن وەگە دیانەی کە ناوی نراوە سوند هەر لە قەدیمەوە وا هاتووە خەڵکیان دێهاتەکانی دەوروپشتی ئێرە ناویان چییە ئەوە ئالێوە هەرمێلە مەشهورە بەرەو خواردن مەرخۆس یازی بڵاخی هەبەچی هیچ کۆلشمان هەیە بە ناوی کانی زێرنە پێڵن ئەحمەداوای سوند ئێمە لە بینی ئەو دیانە قرارمان گرتووە بۆ باواڵن ئەحمەداوای سونجیانی هەر لەگەڵ ئێرەیە بووە کە جیا بووە تۆیە بڵێ قەدیم لێرەوە چێڵراوە و لە زمانی مالیک و سابیقات چەند ماڵێک لەوێ دروستکراوە پێڵەن ئەحمەداوای سوند ئینا عادەتەن هەر پێڵەن کانی زێڕینە هیچی دووە بێ لەو کاتەوە بۆم گەڕیتۆ لە زمانی ئاغاکانە چۆن بووە ئێرە چۆن بووە وەزعی خەڵک چۆن بووە وەزەی خەڵک بێگاریان بە خەڵکە کرد زوڵمیان لە خەڵکە کرد چی وەڵای هەوەی پێیان خۆش بووە لەگە خەڵکیانەکە وایە کاسپێ بۆ ئاغا بکردن ئەو سەردەمە هەروە بوو لە کەسم نەبیستۆ شاید بڵێم زۆر بە کەمی بیستمە بڵێن ئاغاکان زۆر باش بوون و لەگەڵمان ڕێ هاتوون و لە سەڵیا چواریان باش بوو بێ بە هەڵکەوت بە هەڵکەوت باش بوو هەڵکەوت ئینا زوڵم و زۆر و کاسپیان بە خەڵکە کرد و زوڵمیانە خەڵکە کرد و ئەو خەڵکە فەقیرە کاسپیانە کردبووەوە دووشە پشتی خەڵکی شکاند بوو زەمە یەکی فەقیری یەکی بێسەوادی ئەمە نەخەتم هەیە نە قەڵەم ئەمان پیاو لە پیریا پەشیمانە بێتەوە بۆ سەوات لەکوێ بوون؟ لە دەژ هاتبوومەوە ڕۆشتم ماڵە جیرانەمە وەڵام ئێوە کە لە شاخ و کێون ئەکرێ پێم بڵێن کێوەکانی ئێرە یان شاخەکانی ئێرە ناوێکی تایبەتیان هەیە؟ بەڵێ هەیەە
مەلان ئەو شێوانەی سەری پێڵم بەدنی وەسا مستەفا ئەو بەرزانە بەڵێ ئەو بەرزانەی سەری ئەمە هەر پێڵن شکواڵەخانی نێوە ئەوەی و دیکارڕە بۆ دیوە دێمە سوتاوە ئەوانەی پشتەوە ئەوانەی پشتەوە ئەوە شێخ ساحی نێوە ئەوە قەبرەکانە کاروا بەڕێی بەرناودێ بۆ قەبرەکانە ڕوا ئەڕوا بۆ چۆم کە چۆمێکە بە ناوی شەهیدەوە ناوێناوە کە هەر قەدیم وابار هاتوو پێڵن چۆمی شەهید چۆمێکە بە ناوی شەهیدەوەی تر ئەم لاوە کێوی ناوی نییە ئەمە هەر پشت ناودێوە چێ بە دیکە بە نای هەبەکیەوە چێ بە ڕووکاری دیەکە ناوی هەبەکیە دیەکە ناڵانەیەکی خاص و تایبەتیان نییەوە باشە نازانی شتێکیان لە پشتە ناوی ئەو شاخانە یان نا ئەوەی کە بڵێن داستانێکی لە پشت بێ ناوەکەی بۆیە ئەوەیە چون ئاوا بووە شتێکی وا هەیە ئەو بەندنی وەستا مستەفا وتیان دوودانەوەسا کار بوو یەکیان چەخۆی دروست کردووە یەکێکیان کە دوان بوو یەکێکیان کوشتووە کە بەناو دەقیقە نازانەوە قەدیمیانەکەوای ژێڕنەوەتوانە یەکێکیانی کوشتۆ بۆ ناویان ناوە بەندنی وەستا مستەفا چون وەستاکار بۆ کە چەخۆی دروست کرد پێڵ بەندنی وەستا مستەفا هەر بەوە ناویان ناوە زۆر پێشروانە بەڵێ لە بیرۆری باوە گەورە شتێم ناوایە وڵایەتم من چاک نازانم و هێروا بیستومە لاوە دوانم بیستووە ئەی ئێرەکانیەکی لێ چەند دانەکانی لێ یەک دانە دوو دانە چەند دووکانی لێ یەکیان لە بەرناو دیایە یەکیان لە پشت ناو دیایە ئەوانیش ناوی تایبەتیان هەیە یا هەر هەرکانێکی پێڵم بەردێ ئەوی کە لە ئەوی پژناودێ پێڵن کانی فەقێ کانی فەقی ناوێتە نازانم هەرەوەی کە بۆ مزگەوت ئیسفادی لێکری پێڵن کانی فەقییان هەر فەقەیەک دروستی کرد پێڵن کانی فەقیتە نازانم یان ئەیکانیەکان تەموشک نەبوون ناوەڵا وشک نەبوون بەرناودێ خۆتان ئەگە چوو بێتن نازانم وەلی پژناودێلانی شەر خەڵکی لێ لێچون بۆ هاوڕانی خۆشەویست ئەوە خۆر ئاوا بوو کاتی ئێوارە هات منیش پرۆگرامی خۆم کۆتایی پێهێنم هیوادارم بە دڵتان بوو بێت زۆر سپاسی خەڵکی سونجەکەم کە زۆر پەمانەوە ماندوو بوون دەستخۆشییان لە یەکەم زۆر سپاس کە تا کۆتایی لەگەڵم بوون هیوادارم کە ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتیتان ببێت تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر ماڵاوا خواتان